دیارەوە کەش و هەوا دەڵێت کە سبەی پێدەچێت کە کەشەکە فێنکتر بێ لە ئەمڕۆ وەڵا لەگەڵ ئەوەشدا کە ئەگەری بارین هەیە. ئێستا لیژنەکانی وەزارەتی ئەوقاف چاودێری دەکەن کە مانگ ببینن ئێوارەی ئەمڕۆ بۆی بزانن سبەی یەکەم ڕۆژی جژنی پیرۆزی ڕەمەزان دەبێت یاخود تەواوکەری مانگی ڕەمەزان دەبێت. بەڵام لە هەمان کاتدا دیارەکە لە هەموو ماڵێک ئامادەکاری کراوە بە هەمان شێوە لایەنە پەیوەندیدارەکانیش وەکو دەستەی گەشت و گوزار ئامادەکاری خۆیان کردو بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانی ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بە باشترین شێوە پێشوازیان لێ بکرێت و ناوچە گەشتیاریەکان ببینن. لەگەڵ بەڕێز ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار کە لە سلێمانیەوە لەگەڵم دەبێ گفتوگۆی زیاتر دەکەم. ئەمەل خانم کاتت باش، ئەگەر سبەی کۆتاڕۆژی مانگی ڕەمەزان بیان یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بێ، ئێوە وەکو دەستەی گەشت و گوزار ئامادەکاری خۆتان کردووە؟ سەرەتا سنوورخان پیرۆزبایی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تۆ لە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەشتیاران بەگشتی ومێ دەکەم جەژنێکی پڕ ئارامی و ئاسوودەی بێ و جەژنی ئاشتەوایی سەرتاسەری کوردستان بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو پلانانەی کە باز لە پەرەپێدانی کەرتی گەشتیاریەکەین لە هەموو ناوچەکان بتوانین هانی وەبەرهێنان و هانی کەرتی تایبەت بدەین زیاتر بە دەرونێکی ئاسوودەوە مامەڵە لەگەڵ پێشخستنی کەرتی گەشتیاری بکات. بە دڵنیاییەوە ئێمە وەکو بەرپرسیارەتێکی گشتی هەمیشە لە تەواوی بۆنەکانی بۆنە نیشتیمانی و ئاینەکان جەخت لەوە دەکەینەوە کە دەبێ هەماهەنگی کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتی و دامەزراوە جۆرا و جۆرەکان بۆ پێشوازیکردن لە گەشتیار، بۆ ئارامی دەرونی گەشتیار، بۆ پاراستنی گەشتیار، بۆ بەرزکردنەوەی داهاتی کوردستان، بۆ سەقامگیری پرۆژە گەشتیاریەکانمان پێویستمان بەوەیە کە کۆمەڵێک لەو ڕێکارانەی کە بە شێوەیەکی دامەزراوەی بەردەوامین لەسەری ئەوی شەوەیە لێرەوە سوپاسی برایانی پۆلیس و ئاسایشی بازگەکان، دەروازە سنوورەکان، کارمەندانی پۆلیس و کارمەندانی فڕۆکەخانەکان و کارمەندانی بەرگری شارستانی و تەواوی کارمەندانی دەستەی گەشت و گوزار و کەرتی تایبەتەکەم کە ڕۆڵێکی گەورەیان هەیە لە پێشخستنی کەرتی گەشتیاری و هاوکارێکی زۆر باشن لەوەی کە هەم ڕێنوێنی گەشتیارەکەن و هەم کار ئاسانی دەکەن و هەم چاودێری ڕەوشی گەشتیارەکەن لە ڕێگای لیژنە تایبەتەکانەوە. ئەمەل خان ئێستا هاتنی گەشتیاران دەستی پێ کردووە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو بە دڵنیاییەوە بەڵێ هەر ئەمڕۆ من لە سلێمانی بووم چاودێرێکی ئەوەم کرد کە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی پێیان ڕاگەیاندین کە ژمارێکی زۆر گەشتیار ڕویان کردوتە هۆتێل و مۆتێلەکان و لە ڕێی هەولێری شەو بە هەمان شێوە بزانن چەند گەشتیار هاتووە تا ئێستا سۆران و گەرمیانەکە. هێشتا ئێمە بە ژمارەکە بە فەرمی پێمان نەگەیشتە چونکە ئەحتیما دەکەینە سەر دەروازە سنوورەکان، ئەحتیما دەکەینە سەر فڕۆکەخانەکان و بازگەکانی هەرێم بۆیە لە دوای سێ ڕۆژی جەژن ئەنجا ئێمە ئامارەکان وەرەگرین. بەڵام دڵنیاین لەوەی ئامارەکان و ئەو ڕێژەی کە دێنە کوردستان زیاترە لە ساڵانی پێشوو و ئەوەی جیاوازیشە لەم ساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو ئەوەیە کە ئێمە دەمانەوێت کاتێ گەشتیار دێتە کوردستان تەنها خۆی نەچێتە هەندێک شوێن کە ئاشنایەتی نییە بە سروشتی شارەکان، بۆیە دەبێت کاتێک دێتە هەولێر دەبێت قەڵای هەولێر ببینێت، دەبێت هەندێک لەو شوێنانە ببینێت. بۆ ئەوە پێویستیان بە ڕێبەری گەشتیاریە بێ ئەمەل خان. ئێوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هەلیکارتان ڕاگەیاندبوو بۆ ڕێبەری گەشتیاری. پێم وابێت کە ئەمڕۆ کۆتاڕۆژی پڕکردنەوەی فۆرمەکان بۆ ئەو ڕێبەرە گەشتیاریانە کەی دەکەونە سەرکار بۆ ئەوەی کە ئەو پلانی باست کرد جێبەجێ بکەن. بە دڵنیاییە وەکو باسم کرد بۆ نمونە ئێمە لە سلێمانی پێویستەکە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە ببینێ گەشتیار بۆی بزانێ ئێمە گەلێکین ڕوبەڕووی گەلێک جینۆساید و ڕوبەڕووی گەلێک چەوسانەوە و توندوتیژی بووینەتەوە. بۆیە لە ڕێگای ئەم ڕاگەیاندنەی ئێمەوە کە باز لە ڕێبەری گەشتیاریەکەین هەموو جۆرەکانی گەشت و گوزاری ڕەش، گەشت و گوزاری ئاینی، شوێنەواری دەبنە پاکێجێکی گرنگی بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان و لەسەر ئاستی هەرێم. دواتر لە ڕێگای ئەم ڕێبەرانەوە ئێمە هۆتێلی 4 ئەستێرە و 5 ئەستێرە، کۆمپانیا گەشتیاریەکان، کۆمپانیای فڕۆکەوانی و گەشتیاریەکان پابند دەکەین بەوەی کە دەبێت هەر یەکێک لەوانە خاوەنی ڕێبەرێک یان چەند ڕێبەرێک بێت و ئەو گروپاتانەی کە ئاڵوگۆڕی گروپاتی گەشتیاریەکەن بۆ ناوەوە دەرەوە دەبێت لە ڕێگای ڕێبەرە گەشتیاریەکانی ئێمەوە بە زمانە جیاوازەکان شارستانیەت و مێژوو ڕێگەزەکانی گەشت و گوزاری لە کوردستان بناسێنن و ئەمە ناسنامەیەکیان دەدەینێ و لە ڕێگای ئەمەوە لە دوای جەژن ئێمە
ئەم ڕێبەرانە بە پێی پۆڵێنەکانی لێهاتوویان هەم خولی ڕاهێنانیان بۆکەینەوە هەم جۆرێک لە ڕەخساندنی دەرفەتی کاریان بۆ ئەدۆزینەوە لە کەرتی تایبەت و بەشێکی بچووکیش لە کەرتی گشتی. زۆر باشە، سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز ئەمەل جەلال، سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان. زۆر سپاس کە میوانم بوویت.